بەڕێزان سڵاوتان لەبێ و ئێوارەتان باش، هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان نەخوازین. خۆشحاڵی نەمیوارەش لە پرۆگرامێکی نوێدا دەبینەوە میوانی ماڵەکانتان بۆ هیواین هەموو لایەک بە دڵخۆشیەوە لەگەڵمانە بن هەتا کۆتایی پرۆگرامەکە. ئازیزان بۆ ئەم ئێوارە میوانداری خاتونێکمان کردووە، خاتونێک کە ئەزمونێکی زۆری لە میوزیکە هەیەوە ماوەیەکی زۆرە، ماوەی چەندین ساڵە مامۆستای میوزیکە و لە هەمان کاتیشدا میوزیکسیانە بۆ خۆی و لە بەشی ئیتیۆنیۆ میوزیکۆلۆجی کە پەیمانگای هونەرجوانەکانی تاوا کردو و لە هەمان کاتیشدا کۆلێجی هونەرجوانەکانی تاوا کردووە. ئەم خاتونە کتێبێکی نووسیوە لەسەر هونەرمەندی کۆچ کردو حەمە ساڵح دیلان و دەروازەیەک بۆ کتێبەکەشی بەناوی محەممەد ساڵح دیلوان دەروازەیەک بۆ میوزیکی دەنگخۆشی. ئەمانە بزانین ناوڕۆکی کتێبەکە باز لە چی ئەکات یاخود ئەم خاتونە چی لایەنێکی حەمە ساڵح دیلانی خستۆتە ڕوو. ساکار خان زۆر بەخێر بێت. زۆر سوپاس. سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ دیمانەکەتان. خۆشحاڵم کە ئەم ئێوارە خاتونێکی بە ئەزمون خاتونێک لە چەندین بواری خۆیدا لە بواری میوزیک و لە نووسینیشدا کە لە ئێسایە دەستێک پێ کردووە سەرکەوتوانە هەنگاوینەوە. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ دیمانەکەتان کە بتوانین ئەمێوارەیە دیبەیتێکی هونەری بکەین و تۆزێک بیر و ڕابگۆڕینەوانێ بۆ هیواین هیواخوازی بینەرانی شۆک وتم لەگەڵمانە بمێننەوە. ساکارخان با سەرەتا باز لەوە بکەین کە ساکارخان ژەنیاری عودە چۆن بوو ئامێری عودەت هەڵبژارد؟ سەرەتا کە چۆن پەیمانگای هونەرە جوانەکان وەک ئەوەی کە تۆی تر پیشێک هەڵەبژێری من لە بەشی میوزیک وەرگیرام، دواتر حەزم لەم ئامێرە بوو، ئامێری عود و ئەم ئامێرەم هەڵبژارد. وردە وردە بووم بە خوێندکاری ئەو بەشە و بەسەرکەوتوانە توانیم پەیمانگای هونەرە جوانەکان تەواو بکەم. زۆر باشە، هیوای سەرکەوتنە بۆ خوازین. ساکارخان تەنها وەکو خولیایەک ئامێرەکەت عەزفە کرد یاخۆت بەشداری بۆ نەو گروپ و شتیوات کردووە؟ بەڵێ هەڵبەتە هونەر پێشەوەی حەز بێ خولیا بێ بەهرەیەکە ئەبێت تێتا ینی لە مرۆڤەکەیە هەبێت بۆی بتوانێت برەوی زیاتری پێبا. هەڵبەتە لە ساڵی 2006 من ئەندامی گروپی ژانی سلێمانی لەگەڵ ئەو گروپەیە کاری هونەریمان زۆر کردووە هاوکات لەگەڵەوەی کە ئەندام بووم لەوێ لەگەڵ کۆمەڵێک گروپی ترە کارم کردووە لە ناو دەرەوەی کوردستان کاری ژەندن و لەم ساڵانەی دواییشە وردە وردە کاری ژەندنی تەنیام هەبووە. لەو بۆن لەو پرسانەی کە تایبەتن بە ژن ئایا 27 نۆڤەمبەر بێ کە تایبەتە بە هەفتەی توندوی تیژی دژی ژنان یاخود بۆنەکانی 8 مارس یا بۆنەی نەتەوەی کللتوری ئیتر لەم بابەتانەیە بە بەردەوامی تا ئەم ماوەی پێشوش هەر کاری ژەندنم هەر هەبووە. زۆر باشە. وەکو باسی کردیانی ئەزمونونەکانە زیاتر لە بۆنەکانی تایبەت بە ژنانە بووە، تەنها وەکو میوزیک بەشداریت کردو لە بۆنەکانە یاخود وەکو بەنمونە کاری ڕێکخراوە یاخود هەر جۆرێکی کاری دیکە بێت خزمەت بە بواری ژنان کات کار لەسەر کردووە؟ نەخێر، من کاری وەکو کەسێک چالاکوان لەو بواری ڕێکخراوی ژنانە تا ئەسا کارم نەکردووە، بەڵام چەند بۆنەیەکی لەو بابەتانی کە باسم کرد بەشداریم تیا کردووە و ئەزمموی کاری ژەندنم هەبووە لەگەڵیانە. زۆر باشە. ساکارخان کارەکانی تۆ تەنها لە ناو کوردستانە بۆ یاخۆ سنووری کوردستانیشی بەزاندووە و لە دەرەوەگەر چوومەتە دەرەوانێ و لە دەری شوانێ لەگەڵ گروپی ترا کاری ژەندنمان کردووە لە فستیڤاڵی کللتوری و ئەو بابەتانەیە. زۆر باشە. کەواتە تۆ ئەم هەموو ئەزمونەت هەبێ و ئەم هەموو خزمەتە بەرچاوت کردبێ هۆکار چێ لە ئێستا دوورکەوتێتەوە لە ژەندنی ئامێری عود؟ لە ڕاستیە لە ئێستاە فترێکی زەمەنی بە بۆنەی دایکایەتیوانێ دوورکەوتمەوانێ دوای ئەوەی کە تۆزێ وردە وردە ئیتەوە سەرخۆت ئیتر دەستم کرد بەکاری نووسین پێم باش بوو وردە وردە بچمە ناو بواری نووسینەوەوانێ بەو پێی کە 4 ساڵ لە زانکۆ لەم بوارەیە خوێندم. زۆر باشە. کەواتە با بچینە سەر لایەنی نووسین کە وەکو ئەزمونێک توانین بڵێن تازەیە بۆ تۆ کە دەستت پێ کردو لە بواری نووسینە کارەکەی و یەکەم ئەزمونیشت پێم وا بێت نووسینە لەسەر هونەرمەندی کۆچ کردو حەمە ساڵح دیلان. بەڵێ چۆن بوو ئەم لایەنەت هەڵبژارد؟ چۆن بوو حەمە ساڵح دیلانت هەڵبژارد؟ هەڵبەتە
بالەوە پیا بێم کە چۆن چوومە کۆلێژ و چۆن ئەو بەشەم هەڵبژار. ساڵی 2012 چوومەوە زانکۆ یەکەم ساڵی خوێندنی ینیکردنەوەی بەشی میوزیک بوو لە زانکۆی سلێمانی یشێک لەو لەقانی کرا بۆ بەشی ئێتنۆمیزۆکۆلۆجی بوو کە زانستێکی تازە بوو هەم لە کوردستان هەم لە عێراقیشە بۆ پێی کە ئەم زانستایەکێکە لەو زانستانی کە زۆر پشت بە کاری مەدانی ئەبەستێ پشت بە لێکۆڵینەوە ئەبەستێت لێکۆڵینەوە لەو کەسانەی کە خەریکی کاری میوزیکن بە دروستکردنی میوزیکەوە خەریکن تۆ ئەچیتە ئەوێ لەوێ وردە وردە لێکۆڵینەوە ئەەکەی و کاریگەریەکان لە چواردەوری ئەو کەسی کە بەکاری میوزیکەوە خەریکی یاخود ئەو بۆنەی کە میوزیکەکەی تیا دروستە بێ لێکۆڵینەوەیە لەو بابەتانە. مەسلەی هەمە ساڵە دیلان هەڵبەتە هەمیشە لەو چەند ساڵی زانکۆیە کۆمەڵێک بابەتی ترم هەبوو بۆ لێکۆڵینەوە لێکۆڵینەوەمان کردووە کە ساڵانە وەکو بەشێک لە دەرچوون ینی تۆ بۆت حسابە لە ساڵی چوارەمە ئەو بیرۆکەی خرا بەردەممان کەیتر تۆ بۆ دەرچوون پێویستە توێژینەوەی لە بەشێک لە وەبزانام هەموو کۆلێژەکانیشە ئەمە هەر هەیە. من دوو دڵ بووم لەوەی چ بابەتێک هەڵەبژێرم بەڵام هەمیشە لە بیرما بوو لەوەی کە ئیش لەسەر حەمە ساڵح دیلان بکەم بۆ پێی حەمە ساڵح دیلان وەکو سیمبولێک لە نێو میوزیکی کوردیا سێرەکرێت ئێستاش دەواازەیەکی گرنگە بۆ زۆربەی لە هونەرمەندان کە هۆنراوەکانیان کردێتەوە بە گۆرانی و دەنگی خۆی و هۆنراوەکانی ئەویش ئەگەر گوێ لێ بگری چێژێکی تایبەت بە بینەرانە. بەڵێ بەڵێ دیلان ئەگەر سێری ڕوانگەی ژیانی بکەی بابەتە وێژەیەەکە زۆر زاڵترە ینی ئەو خۆی هەمیشە وای پێ باش بووە کە بەلایەنە وێژەیەکی بناسرێ نەگلایەنە هوەرەکەی دواتر وردە وردە دێنە سەر ئەو باسا بەڵام ئێستا بە زۆر نەپچڕێم بێمەوە سەر ئەو باسی کە چۆن دیلانم هەڵبژارد هەڵبەتە دیلان سیمبولێکە دیلان لە ئێستا ئەتوانین بووە بە قوتابخانەیەک بەڕاستی هونەرمەندەکانمان زۆرن بەڵام کە من ئەوانەی ئەبن بە قوتابخانەیەک و جیل بە جیلنەوە بنەوە تایە هەڵەکەوێ بێوێت دەنگی وەکو دەنگی حەمە ساڵات دیلان بێ بتوانێت یاری بە ژیەکانی دەنگی بکا وەکو حەمە ساڵح دیلان هەڵبەتە کەس نابێتەوە بە حەمە ساڵح دیلان ئەمە ڕاستیە و حاشاڵ نەگرە بەڵام هەمیشە لە هەوڵان هەمیشە وەک باسمکردنەوەیەک بەڕێوەیە کە هەوڵەیە وەکو دیلان بێ بۆیە ئەمە پێم باش بوو ببێ بە بابەتێکی لێکۆڵینەوە لە ساڵی 2015 عفو لە مانگی 2014 وردە وردە دەستم کرد بەم کارە و لە ساڵی 2015 وەکو بەشێک لە بڕوانامەی دەرچوونم پێشکەش بە کۆلێژەکەم کرد هەڵبەتە زۆرێک لە مامۆستاکان زۆر بابەتەکان زۆر پێ بابەتێکی بەهێز بوو پێیان باش بوو کە ئەمە لە ئایندەیە بکرێ بە پەرتوک و بچێتە نێو کتێبخانەی کوردیەوانێ باش. کەواتە بوتم باسم کرد لە سەرەتاشدا و پرسیارم کرد لەسەری چی لایەنێکی حەمە ساڵح دیلانت هەڵبژاردووە یاخود ئایا ناوڕۆکی کتێبەکە باس لە چی شتێکی تایبەتی ئەم هونەرمەندە ئاکات؟ هەڵبەتە تەواوی ئەو بابەتانەی کە هەبوون لەسەر خودی دیلان باز لە بابەتی وێژەیەکەیەکە هەتا من لە گەڕانم بە دوای ئەو بابەتانەی کە باسی دەنگخۆشی دیلان کا زۆ کەم بوو پەرتوکێک نییە توێژینەوەیەک نەبوو لەسەر خودی دەنگی دیلان یعنی تۆ هەوڵت داوە لەسەر بەشە شاراوەکان یاخود ئەوانەی کە کەمترین قسەی لەسەر کراوە توێژینەوەکەت بکەیت. بەڵێ من هەوڵم ماوە بەو پێی کە دیلان هیچ کات حەزی نەکردەوەکو گۆرانی بێژ یاخود وەکو هونەرمەندێ بناسرێ ئەو هەمیشە ئاماژەی بۆیاوە کە بۆ خۆشی خۆی گۆرانیەڵێ ئەو ئەدیبە ئەو نووسەرە ئەو هەوڵیاوە بەردەوام لە ڕێ نووسینەکانێوانێ بناسرێت. ساکەرخان پێم وابێت باز لەوە ئەەکەن ینی منیش پێستومە کە هەندێک کات گۆرانەکانی حەمە ساڵح دیلان ینی بەبێ ئاگاداری خۆی ڕێکۆرد کراوە و بڵاو کراوەتەوە خۆی ئاگای لێ نەبوو نەیویستووە. بەڵێ بەشێکی زۆری گۆرانەکانی
بەبێ ئاگایی خۆی لە نێو دانیشتەکانە و دانیشتانی کە پێڵن خۆشخوان تۆمار کراوە هەڵبەتە ئەم خۆشخوانانە بەشێک بۆ لەو دانیشتانی کە لە ناو شاری سلێمانیا هەبووە بەشێکی مۆسیقا و گۆرانی بەشێک بۆ لەم دانیشتانە هەندێک کات هەموو کاتێکنا دیلان لە ڕێی ئەمەوانێ وردە وردەتوانرا ئەو کارانە تۆمار بکرێ کە ئێسێمە گوێمان لێبێ هەرچەنە بەداخەوە جۆری تۆمارکردنەکە تۆمارکردنێکی لاوازە و بەپی کات لە ڕێی لە بەرگرتنەوەی زۆرترەوانێ کوالێتێکی زیاتر دابەزیوە و هەرکە گوێشمان لێ بەڵام چێژت هەر پێ ئەبەخشێت هەر پێتە بەخشێ بە ئەکیدی هەرچەنە یەکشت هەیە لێرەیە ینی بەردەوام کە گوێ لە ئیشەکانەگری دەنگ و تەقی کەوچک و قسەکردن و ئەم شتانە ئەبیستیت ڕاستەوە زیاترەوە پشڕاست دەکاتەوە کە خۆی نویستەوەکو هونەرمەندێک بناسی بەڵێ ماوەی چەندێکە لەسەر ئەم کتێبە بەردەوامی لەسەر نووسینی و بەدووادا چوون بۆ حەمە ساڵح دیلان ساڵی 2015 وەگوتم ئەم وەکو بەشێک لە توێژینەوە پێشکەشی زانکۆم کرد دواتر وردە ناو بەناو من ئیشم لەم کتێبەیە کردووە و فترە هەبووە بە نۆمانگ بە ساڵ بەڕاستی لەسەری دابڕاو بەڵام لە 2015 با بڵین وردە ئیش لەسەر ئەم کتێبەکەم بەڵام ئەوەی کە بەجددی ئیشم تیا کردبێ لە مانگی 11 2009 وردە ئیشم بەجددی تیا کردووە بەڵام ئەو فترەی کە وەستاویشم ینی بۆن من لە 2015 تا ئێستا ئەو فترانی کە بۆنەی هەر زروفێکی ژیانی تایبەتیەوە بێوەستا بێتم هەوڵم ماوە لە نووسین وەستاوم لەوەی کە خۆم بنووسم ئەجینا بەردەوام لە گەڕانا بووم کە شتێکی تازەم دەستکەوێت لەسەر دیلان داغڵی بابەتەکەی کەم و بە دوواداچینی زیاتر بۆ هەندێک لەو بابەتانە بکەم کە بۆن منە کەسێک ئەیجێڕایە ئەمیز بزانم تا چەند ئەم قسەیە وایە تا چەند ئەم گێڕانەوەی بەم شێوەیە ئەبوو بە دوایە بڕۆم کەواتە هیچ شتێک هەیە یاخود هیچ لایەنێکی حەمە ساڵح دیلان هەیە کە گوێگرەکانی نەیزانن یان بۆ ئەوان سوپرایز بێت کاتێک کە کتێبەکە خوێنەوە و بیزانن بەڵێ بە ئەکیدی من حەز ناکەم ئێستا زۆر ئاماژە ناوتەفاسیلەوە بۆ خوێنەرانت بەجێ هێڵین بالضبط ینی وا خۆشترە کە کتێبەکەت کردەوە کۆمەڵێک ینی بابەتی سەرنجڕاکێشی تیاابێ منە گەرەستەکەم ئێستا ویڵم تۆ زێک ڕەنگە ها لە نرخی کتێبەکە بێنێتە خوارەوە بە هەڵبەتە بەڵێ بابەتی گرنگی زۆزۆتیایە لەو بابەتانی کە زۆر گرنگیم پێیاوە مەقامبێژی لای دیلان بۆچی دیلان ینی زیاتر بابەتی مەقاماتی هەڵبژات کەمترین بەستەی هەیە بۆچی گرنگیت بەم لانەیەوە لەبەرەوەی بەشێکە لەو بابەتی کە خۆم هەڵمژاردەوە دەنگخۆشی دیلانە چونکە من لەم کتێبەیە باسی بابەتی ئەدەبیات و وێژەی دیلانم نەکردووە من تەنها تیشکم خسۆتە سەر دەنگخۆشی دیلان و کۆمەڵێک بابەت لە نێو ئەم دەنگخۆشی دیلانە هەیە هەر لە دانیشتەکانی و سەرچاوی دەنگخۆشی دیلان بۆچی ئەگەڕێتەوانێ و من خۆم بە تەنیا قسەم لەسەر ئەم بابەتە نەکردووە من کۆمەڵی خەڵکی شارەزا لە بواری میوزیکە ئەوانەی کە بەشێکیان لەو هاوڕێکانی کە لە ژیانە مابوون ئەیتوانیتە هیچ دەستت گا بە کەسە نزیکەکانی دیلان تاگو بتوانی زانیاری تایبەت لاوانی ژۆر بگری بڵێ من بەردەوام کۆن ینی پەیوەندیم لەگەڵ خێزانەکەیە هەبووە زۆر سوپاسیشیانە ینی هاوکاریان کرد بەڵێ هاوکاریکی باشیان بۆ کردووم زۆر سوپاسیانەکەم بەڵام ئیتر هیچ شتێک وەکو هاوتەمەنەکەی خۆت نییە بەداخەوە بەشێکی ئەو هاوتەمەنەکانی دیلان ئەوانەی کە هاوتەمەن بوون لەگەڵ خۆیە بەشێکیان لە ژیانە نەمابوون بەشێکی دوو کۆمنتەکان فەوتا بوو و خۆی دیلان خودی دیلان قسەکردنی کەمە لەسەر بابەتی هونەری خۆی ینی زۆر قسە لەسەر بابەتی وێژەی ئەکا و ڤیدیۆی کۆنی هەیە بەڵام لەسەر بابەتی هونەری بەداخەوە ینی ئەگەر هەبواە بۆ من سەرچاوێکی زۆر بەهێز بەڵام نیەتی قسەی لەسەر ئەم بابەتە زۆر کەمە ساکارخان کەواتە پێمان بڵێ کتێبەکە کەی بڵاوەکرێتەوە کەی بەنیازی ئیڤنتێکی بۆ ڕێکخەی کتێبەکە ینی ئینشاءالله ڕۆژی پێنجشەمە تەواو ئەبێ لە ئێستا حاڵی حەزر لە چاپایە و ئەم کتێبە باڵێن ئەم پەرتووکە بە سپۆنسەری دکتۆر هەڤاڵە بوو بەکر چاپ کراوە و بەشێکی زۆری ئیڤێنتەکەش هەر بە سپۆنسەری ئەو
دەڕوا بە ڕێوانێ ئەگەرتی بۆ ڕێکەخیت بەڵە ئیڤنتێکی گەورە شایستە بە مەساڵەکان بەڵێ تاوانەڵەم بە پەپێرنمە بەڵێ لە باخچەیەکی گەورەیە و سوپاس بۆ ڕێکخراوی CDO کە هاوکاریمانەکە لەو بابەتەیە هەر لە باخچەی CDO بێت چکە مە زیاتر زانیاری بە بینەران بیایتە لەبەرەوەی کە ڕەنگە حەزکەن ئامادەیان هەبێ حەزکەن خێرا ڕاستە و خۆ کتێبەکەیان لە خۆتە دەستکەوێت و واژیان لەسەر واژی خۆتی پێوە بە کتێبەکە بۆی زانیاری زیاتریان پێ بێت. من خۆشحاڵە بم هەر کەسێک بتوانێت بێ بۆ ئیڤنتەکە ئیڤنتێکی کراوە بۆنێکی کراوە بێ پابند بە ڕێن ینی بابەتی خۆپارێزی و لە باخچێکی کراوەیە ئەکرێت لە باخچەی CDO دوانزەیدا ئەگەر ینی شتێکی کتوپڕنێتە پێشمان سعات 4:30 ئێوارەمان داناوە شتێک دروست نەبێت دوانزەیدا کە پێما بە دووشەمەی داهاتووەکە بڵێ ڕۆژی دووشەمە بڵێ باش کەواتە ئەنجا ئەمانێت باز لە کێشەی چاپ و ئەوانە بکەین چکە پێوە دوتم مەتەسە چاپ بەتاڵەتی ینی چاپی تاو نەبووە لە کاتی چاپکردنا هیچ کێشەیەکت بۆ دروست نەبووە. تا ئێستا هەموو شتەکان باشە بەڵام بەردەوام ئەو کێشانەی کێ تا بەردەمە لە پرۆسەی نووسینە ئەگەر خۆت خەریکی نووسینەکەبی بەردەوامێتە بەردەمت یعنی ئیتر لە دیزاینکردنەوەیە لە دیزانی بەرگەکەوەیە کە زۆر وردەکاریە دیزانی بەرگ باوەڕکە ڕەنگە بڵێم بە قەرنووسینەکە ماندووی کردم لەبەرەوەی ئەمویست کارێک بکەم ئەمویست دیزاینێک دابنین کە بتوانێ سەرنجڕاکێش بێ ئەو کەسی کە ئیبینێ بەلای خۆیە ینی ڕای بکێشێ بتوانێت حەزکا کتێبەکە بکڕێت یاخود بیکاتەوانێ بۆیە ینی تۆ لە تەواوی پرۆسەکەیە کێشەیەتە بەردەمت هەر لە نەبوونی سەرچاوی تایبەتەوانێ بەم بابەتە بەر لە بچینە سەر باسکردنی سەرچاوەکان پێم خۆشە باسی دیزاینکردنی بەرگی کتێبەکە بکەین کێ هاوکارت بوو یاخود کێ دیزایانی کتێبەکەی بۆ تۆ داناوە تاکو چەندێک لە کوالێتیەکەشی ڕازیت. دیزاینەکە خاتونێکی گەنجە تازە لە کۆلێژی هونەر دەرچووە ناوی ڕازە ڕاستکامەران هەڵبەتە زۆر سوپاسێکم زۆر نەفەسی درێژ بوو لەگەڵما بەڕاستی بەدەیان ینی دیزایانی بۆ ئەناردم لە جیاوازی ڕنگ لە جیاوازی دیزاین لە جۆری سکێچەکە یعنی ئیتر من بە تەفاسی پێم ئەموو کە چیم ئەوێت بۆیە ینی ئەویش زۆر بەڕاستی هاوکارم بوو زۆر سوپاسێکم و پێشم خۆش بوو ینی کە کچێک دیزانی بەرگڕاستە منویستم باز لەوە بکەم زۆر خۆشە خاتونێکە هەڵەسێ بەنووسینی کتێبێک وە لەگەڵ ئەوەشە خاتونێکی دیکە هاوکاری بکات و دیزاینەکەشی بە بکە ئەوە جێگەی دەستخۆشیە. باسی کوالەتیمان کە لە کوالێتێکی تا چەنێ ڕازی تا چەندێک ینی گرنگیت بە کوالێتێکیەوە هەڵبەتە زۆ گرنگیمان بە کوالێتیەوە حتا کوالێتی چاپکردنەکەی بە جۆرێک چاپمان کردووە ینی لە جۆری وەرەقەکانە کاغەزەکانە لە جۆری تەبعەکەیە هەمووی گرنگیمان بە تەواوی کوالێتی داوە و لە بەرگەکەشە ینی بەرگەکەش ئەوەی بیبینێت و دەسی لێ بە ئەزانێ بە چ کوالێتیەکراوە ینی لە کۆی پرۆسەکەیە ویستمان شتێک بکەین شایستە بێ بە حەمە ساڵا دیلان و پارێزگاریش پشتیوانی ئەمە بوو دکتۆر هەڤاڵ ینی تاو لەگەڵەوە بوو کە تەواوی پرۆسەکەوا بڕوا بە ڕێوانێ کە بتوانین شایستە بێ بە حەمە ساڵا دیلان بە خودی پەرتوکەکەش کە پەرتوکەکە یەکەم جارە پەرتوکێکی لەم جۆرە لەسەر لایەنی دەنخۆشی حەمە ساڵح دیلان ئەنووسرێ و نووسەرەکەشی ژنا ببورن تۆ باسیشم کردەوە ڕەنگە باسی خۆمەوە ناچێتە باسی خۆتەوە بەڕاستی جێگەی دەستخۆشیە ڕاستەکە جابە باسی چێچی کتێبەکە بکەین هەر لەسەر ئەرکی پارێزگاری سلێمانیە بەڵێ بە خۆشحاڵی ئەوانێ پارێزگاری سلێمانی تەواوی تێچووی کتێبەکە و دیزاین و بۆنەکەی لە ئەستۆ گرتووە و بەشێکی ئەوەی کەما بۆوانێ لە بۆنەکە کە هەندێک وردەکاری زۆر تایبەتە ماڵپەڕی میدیایی وێزگە گرتوانەتە ئەستۆ ئەوان تەواوی شتەکانە گرنە ئەستۆ و ئیڤێنتەکە ڕێخن. ساکارخان ئێمە لەبەرەوەی بەداخەوە سەرچاومان کەمە هەمیشە نەبوونی سەرچاوە کێشەی بۆ دروستکردین بە تایبەتیش لە بواری میوزیک و هونەرە کە ڕەنگە کێشەی سەرچاوە ئەوەی تر کێشت بۆ دروستکە ئەم کێشانە بۆ تۆ دروست بوون وە لەگەڵ ئەوەشدا ئایا ئەمە ئەتوانێت خزمەتێک
بە میوزیک و هونەر بکات ئەم کتێبەی تۆ وەکو سەرچاوە بەکار بهێنرێتەوە؟ بەڵێ لە ڕووی سەرچاوە گەر لە پرسیاری یەکەمەوە دەست پێ بکەین هەڵبەتە دەست ئەیتە هەر بابەتێک لێرە ئەگەر بتوێ کاری لەسەر بکەیت بابەتێکی خامە بابەتێکی خامەوە دەستی بۆ نەبراوە و کتێبخانەی کوردی بەڕاستی لە ڕووی میوزیکیەوە من باسیەکەم لە ڕووی میوزیکی زۆر زۆر لاوازە ڕێژەی لێکۆڵینەوەکانمان لە بواری میوزیکا زۆر زۆر کەمە و خودی ئەم کتێبەش ئەگەر وەکو بایۆگرافیایەکی لایەنی هوەری دیلان وەریگرین بە هیوان بتوانین سوود بگەێنین بەو پێی کە بەشێکی زۆری ئەو بابەتانی کە لەسەر هوەری دەنخۆشی حەمە ساڵە دیلانە خستومەتە ڕوو حتا لەو بابەتەی کە بۆ نمونە دیلان بۆ پێی ناخۆش بوو پێ بڵێن گۆرانی بێش بۆ چەند جارێک بەمە تووڕە ئەبوو بۆ بەردەوام جەختی لەسەرەوە کردەوە کە ئەو وێژەوانە نەک ئەوەی گۆرانی بێژ بێ یا خود هونەرمەند بێ ئەڵبەتەوە بە بابەتێکی تەفاسیل و نووسینێکی خۆی هەیە کە لە ساڵانی شەستەکانە لە گۆڤاری ژین بڵاوی کردوتوانێ ئەو نووسینەم داناوەتەوە وەک پژڕاستکردنەوەیەک بۆ ئەوەی کە دیلان بۆ پێی ناخۆش بوو پێی بڵێن گۆرانی بێژ یاخود هونەرمەند ئەوە جێهێڵین بۆ خوێنەران و بۆ کاتێک کە کتێبەکە بە تەواتی بڵاوکرێتەوە. ساکارخان پێم خۆشە لە کۆتاییدا دووبارە کات و ڕۆژی بڵاوبوونەوە کتێبەکەت یاخود ڕێخستنی ئیڤێنتەکەت بە بینەران بڵێیتەوە وەگەر شتێکیش ئێمە باسمان نەکردی و بتێ باسێکی فەرمووتەوە توانین بە بینەرانی بڵێ. زۆر زۆر سپاس بۆ ئێوە کە توانیمان دابنیشین پێکەوە و کەمێک باسی ئێمە زۆر خۆشحاڵ بووین کە بەر لە بڵاوبوونەوەی کتێبەکە لەگەڵ تۆیان دانیشتین و زانیاریەکانت پێ. زۆر زۆر سپاس بۆ ئێوە. هەڵبەتە وەک باسم کرد ئەگەر شتێکی لە ناکاونەیەتە پێشەوانێ دووشەمەی داهاتوو کە 12 مانگە کات لە باخچەی CDO سعات 4:30 و بۆنەیەکی کراوە بە ئامادەبوونی پارێزگار ئەگەر ئەویش بتوانێت ینی بێت هەوڵین لە بۆنێکی کراوەدا کتێبەکە بڵاو بکەینەوانێ و ئەوەی کە پێشی خۆش بواژی خۆمی لەسەر بێ بە خۆشحاڵیەوانێ. زۆر باشە ساکارخان زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئێمە زۆر زۆر دڵخۆش بووین دووبارە بەخێر هاتن دەکەین سەرچاوان. زۆر سپاس بۆ ئێوە. زۆر سپاس بۆ تۆش. سەما و میوزیکی فلامینگۆ لە جیهاندا گرنگی زۆری پێدرێ و لە کوردستانیشدا لە ئێستادا گرنگی زۆری پێدرێ و موزیک و سەمای جیهانی فلامینکۆ لە سلێمانی. بنەچەی ئەم هونەرە لە ئیسپانیایە. سامان و دیلەیەک 6 ساڵ دەبێت. فێرگەیەکی ئەم هونەرەیان لە سلێمانی کردووەتەوە. سەرچاوی ژیانمان لەسەر فێرگە و لە بواری ئەدەبیاتیشە لەسەر وەرگێڕانی ڕۆمان. فێرگە هیچ سپۆرتێکی نییە لەلایەن حکوومەتەوە یا وەزارەتی ڕۆشنبیریەوە شتێکی ئاساییشە بەلامە من گوێ نایەمە شتانە تعبیرێکی پوخت پێ و بڵێم 5 ساڵە لێرەوە بڵێ بە دەرزی بیر هەڵبکەین لەگەڵ دیلەکە خەریکی ئەم فێرگەین فێرخوازێکی باشمان هەبووە. دیلێک خەڵکی باکووری کوردستانە. لەگەڵ سامان لە تورکیا و ئیسپانیا بە شێوەی ئەکادیمی فلامینگۆیان خوێندووە. لە چەندین فستیڤاڵ لە ناوە و دەروەی وڵات بەشداریان کردووە. خەڵکی سلێمانی زۆر حەزیان بە سەمای فلامینکۆیە. بەڵگەشم بۆ قسەکانم لە نمایشەکانماندا زۆر بەباشی پێشوازیان لێکردوین. لە فێرگەکەماندا خوێندکارم هەیە بۆ فێربوونی سەمای فلامینکۆ، بەڵام ئێستا بەهۆی کۆڕۆناوە ڕامانگرتووە.
فلامینکۆ هەڵپەڕکەی کوردی هیچ جیاوازێکیان نییە هەمان ڕوحەتیان هەیە تەنها ئەوەندە نەبێت هەڵپەڕکەی کوردی بە کۆمەڵ و فلامینکۆ بە تەنها ئەنجام دەدرێت. Halay çekerken başka insanlar var yanınızda. Onlardan güç alırsınız. هونەری کوردیان تێکاڵ بە فلامینکۆ کردووە. نزیکەی 100 کەس لەم فێرگەیە لەسەر موزیکی فلامینگۆ ڕاهێنراون و 20 کەسیش فێری سەمای ئەم هونەرە کراون. ئیجابی لە لای من گۆڕی وەڕاستیەکەی یعنی وای لێ کردوم بتوانم گوێ لە میوزیک بگرم وای لێ کردوم ئەو کاتی کە من پارچەیەک پراکتیکەکەم لە ماڵەوە جۆرێک لە ئارامیم پێبەخشێ ینی بە شێوەیەک لە شێوەکان بیتە کەسێک ئەتوانی گوێ لە بەرامبەر بگری ینی جۆرێک لە ئەو شتێکە ئارام بەخشێکە پێت ئەیە ینی جۆرێک لە تێڕوانینیشت لەوانەیە بگۆڕێ من بە شێوەیەکی گشتی هەستەکەم بەرەو لایەنێکی زۆر باشتر چوومەتە پێشەوە ڕیلاکستر دەرئەکەوم واستا. سلێمانی پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان و شاری داهێنەری ئەدەبیە لە جیهاندا. بەڵام هونەرێکی گەورەی جیهانی نییە و بینینی هونەری جیهانی هاوشێوەش لە سلێمانی کارێکی دەگمەن و کەمە. ڕەبینیان ئەحمەد، گەلی کوردستان، سلێمانی. بەڵێ خۆشەویستانەوەی کە بینیتان ئەو گروپە بوون سەرقاڵی پرۆڤەکردن بوون لەسەر میوزیک و سەمای فلامینکۆ. بەم شازەش هاتینە کۆتایی پرۆگرامی ئەم ئێوارەمان هەتاکو ئێوارێکی دیکەی پرۆگرامی ئێواران دەبین و میوانی ماڵەکانتان ئاسوودە بن.